الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پێم خۆش بوو بە یەکەوە گوێبیستی بابەتێکی ئیمانی بین بە ناونیشانی خوای گەورە هەر خۆی هەموو کاروبارەکان ڕێک دەخات. خۆشەویستان، هەمومان لە زەمانێکا دەژین، لە بارودۆخێکدا دەژین کە کاروبارەکانمان ڕەنگ بێ وەکو پێویست نەڕۆن. بە تایبەتی لەم بارودۆخەی ئێستادا کە ژیانی زۆرێک لە مرۆڤەکان تووشی ناڕەحەتی گەورە بووە و ژیان بەگشتی لە هەموو زەمان و زەمینێکە بەپێی ئەو خواست و ویستە نییە کە مرۆڤ خۆی دەیەوێ. مرۆڤ لە ناخی خۆشیدا کائینێکی زەعیفە. خوای پەروەردگار لە قورئانە ئاوا وەسفی ئینسان دەکەوە، دەفەرمێ وەخولیق الئینسان ضەعیفە. ئینسان لاوازە، خۆڕانەگرە، زۆر جار پەلەی زۆر دەکا، خولیای زۆری هەیە و کەمی دەبینێ. لەبەرەوەی کە ئینسانە، ئەم ئینسانە پێویستی بە پشت و پەنایەکی گەورە هەیە. لێرەدا گەورەی ئیمان دەردەکەوێت، گەورەی عەقیدە و بیر و باوەڕی خواناسان و دینداران و یەکتاپەرستان لێرەدا دەردەکەوێت کە ئێمە هەرچەند لاواز بین و مەودای بینینمان بۆ ڕوودا و کارەکان کورد بێ، هێزێک هەیە لە پشتەوە کە خالقمانە کە ذاتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە، پەنای بۆ دەبین و هاواری لێ دەکەین و دڵنیایی تەواومان هەیە کە ئەو کاروبارەکانمان بۆ جێبەجێ دەکا. لە قورئانی پیرۆزە خوای پەروەردگار لە چەند شوێنێکە، بۆ نمونە لە سوورەتی یونسە 2 جار، لە سوورەتی سەجدەدا، لە سوورەتی ڕەعدا خوای پەروەردگار وشەی يدبر الأمر هێناوە. يدبر الأمر ومن يدبر الأمر فسيقولون الله. خوای پەروەردگار دەفەرمێ کاتێک کە لە خەڵکانێکی ڕواعی فراوان، ڕۆشنبیر، تێگەیشتوو، زانا، دانا، عاقڵمەند بپرسی باشە کێ هەیە سەرجەم کاروباری دروستکراوانی خوا لە ئاسمان و زەویدا ڕێک بخا، بە بێگومان هەموو ئینسانێکی عاقڵمەند دەڵێ الله سبحانه وتعالى. يدبر الأمر يفصل الآيات لعلكم بلقاء ربكم توقنون. ئەوە هەر پەروەردگار خۆیەتی هەموو شتێک، هەر ئەو زاتە ڕێکی دەخات هەموو کاروبارەکان لە ئاسمان و لە زەویدا، هەر ئەو زاتە کە ذاتی ئەڵڵایە سبحانه وتعالى بەڕێوەی دەبات. ثم استوى على العرش يدبر الأمر. لسورة يونس دا آياتي السيدة فرمي هر خوي ذاتي الله جل جلاله پلان بۆ هەموو شتێک دادەنێ و نەخشە سازی بۆ دەکا. دەچینە خزمەت قورئانی پیرۆز لەژێر تیشکی تەفسیری ئایەتی يدبر الأمر. خوای گەورە خۆی کاروبارەکان ڕێک دەخا. بەسەرهاتێکی قورئانی زۆر شیرین وەردەگرین، باسی موسا پێغەمبەر عەلەیه السەلام. زەمان زەمەنی دیکتاتۆریەتی خۆسەپێنی فرعەونیە، دەسەڵاتێک کە خۆی لە قاڵبی مرۆڤان نابینێتەوە، خۆی بەخوا دەزانێ و شعاری ئەنا ڕەبوکم الئەعلای بەرز کردوتەوە. هەموو مرۆڤەکان بە عەبدی خۆی دەزانێ و خۆی بە گەورەی هەموانیان و خوای هەموانیان دەزانێ. ئالەم کاتەدا ئەم ئینسانە چونکە لە ناخەوە خۆی دەزانێت درۆ دەکاوانیە، خۆی بڕوای وایە کە کەسێکی لاواز و بێهێزە، بەڵام خۆی بە گەورە نیشان دەدا بەسەر کەسانێکدا کە دەستخۆشی لەم خۆ بە گەورە زانینەی لێ دەکەن. کەس نییە بەرەو ڕووی بوەستێتەوە بڵێن نەخێر تۆ ژوانی، تۆش مرۆڤێکی وەکو ئێمە ئیستیغلالی چەپڵە لێدان و هاتو هاواری ئەو خەڵکەی کردووە کە خۆیان کردووە بە کۆی لەو ژێر دەستەی، بەڵام ترس دەدڵیایەتی. بۆیە بەردەوام لە ڕێی کەسانی پێشبینی کارەوە کە پێشبینیکردن بۆ ڕووداوەکان لە دێر زەمانەوە هەبووە. ئەستێرە ناسەکان لە ڕێگەی شەیاطینی و جنە خراپەکارەکانەوە هەوڵیان داوە دەنگ و باسێک بزانن چی لە داهاتوودا ڕوودەدا، و لە ڕێگای دام و دەستگا سەرکوتکەرە مخابەراتی و هەواڵگریەکانیشەوە بەردەوام چاودێری ناو کۆمەڵگای دەکردنەوەکو کەسانێک لێ ڕاپەڕن و شۆڕشی دش بکەن و ئەو سەڵتەنەتە دیکتاتۆریەی هەڵتەکێنن. ئەم کەسە کە خۆی بەخوا دەزانێت ئەوەندەش دەترسێ، تەنانەت ڕۆژێک دەگاتە ئەو حاڵەتەی یەکێک لە ئەستێرە ناسەکان و ئەوانەی کە بە حیساب پێشبینی داهاتوو دەکەن پێی دەڵێ ئەی دەسەڵاتدار،
ئەی خوداوەندی گەورە ئەی فرعون وا ئەزانین و پێشبینی تەواومان کردووە ئەم ساڵ مناڵێکی کوڕ لەدایک دەبێ ئەو مناڵە کاتێک کە گەورە بوو هەموو کۆشکی دەسەڵاتی تۆ لە ناو دەبا ئەو کەسەی کە خۆی بەخوا دەزانێ ئەوە ترسی نەبوویایە بەڵام خۆی لە خەڵکێکی داماو کردووە بەخوا و خۆشی ناوسکی دەلەرزێ لە ترسانە ئەڵێ بڕیار دەدەم بۆ ئەوەی ئەو کەسە نایەتە سەر ڕووی زەوی و لەدایک نەبێ کە من لە سەرنجامە تەخت و بەختم لە بەین چێ هەرچی مناڵێکی کوڕ دەبێت لە بەنو ئیسرائیلی ئەبێ لە ناو ببرێ بەنو ئیسرائیلی واتە وەکو هاوڵاتی دەرەجە دوو وابوون لە میسرا هەموو جەندرمەکان دەکەونە چاودێری هەموو هەواڵەکان هەموو هەواڵگریەکان جاسووسەکان دەستگا ئەمنیەکانی دەخاتە کار هەر ئافرەتێک حامیلە بوو چاودێری بکەن هەر ئافرەتێک دووجان بوو بە مناڵێک چاودێری بکەن ئەگە کچی بوو لێی گەڕێن با بۆ خزمەتکاریمان بمێنێتەوە ئەگە کوڕی بوو سەری ببڕن یەکسەر بیکوژن و لە ناوی بەرن و لە باوەشی دایکی دەری بێنن بە سەدان و هەزاران منداڵ لەو ساڵەدا لە ناو برا بەڵام ئێمە تەفسیری ئایەتی یودەبر الئەمڕە خوا خۆی کار و بەڕێک دەخا خوا ئەو نەخشەی کە دایناوە خۆی جێبەجێ دەکا خۆشەویستم ئەچینە خزمەت قورئان و دەفەرمێ ماڵی دایکی موسا حامیلە بوو بە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ منداڵ کاتی دەدایکبوونی نزیکە و چاودێری هەموو ماڵەکان دەکرێ ئەم دایکە ترس دێتە دڵیەوە خوای پەروەردگار دەفەرمێەوە ئەوحەینا إلى أم موسى أن أرضعيه فإذا خفت عليه فألقيه في اليم ولا تخافي ولا تحزني إنا رادوه إليك وجاعلوه من المرسلين سورة القصص آيات حوت سيرك يك آيات قرآن چەند دەرسی گەورە وحیمان کرد بۆ ناو دڵی دایکی موسا واتە بە ئیلهام خستمانە دڵیەوە کاتێک کە موسا لەدایک بوو تێرشیری کە بیکە ئامێستەوە تێرشیری کە دایکی موسا تۆ دوو ئیشل لەسەر شانە وەکو بواری جەستە درێخی مەکە کەم تەرخەم مەبە تێرشیری کە مناڵەکەت شیرێکی تێر و تەسەلی بدەیە پەلەژ مەکە هەر لە خۆوە مەشڵەژێ و مناڵەکە فڕێمەدا فەئیذا خفتی عەلەیه کە ترسای و گەیشتە نزیکی قەناعەت کەوا جەندرمەکان و هەواڵگریەکان و دەستگا ئەمنیەکانی فیرعەون و ئاخەریکە دێنە ماڵت و منداڵەکە دەبەن ئالەم کاتەدا تابوتێک حازرکە بێشکەیەک حازرکە ژێرەوەی تەواو قایم کە ئاو ناچێتە ناویەوە مناڵەکەی تێدا ببەستەوە کە دڵنیابی ئاو شەپۆلەکانی ئاو ناچێتە سەردەمی مناڵەکە و لاشەی مناڵەکەوە ئەم بێشکەیە ئەم تابوتە ئەو سندوقە قایم کراوە فڕێ بدە ناو ئاوینی لەوە لێی گەڕێ تۆ دوو ئیشل لەسەرە دایکی موسا تێرشیری کە مناڵەکەت کە وەختێ ترس گەیشتە حەدی خۆی و پێشوەخت ئەوەندە بمەترسە کە گەیشتە حەدی خۆی بیخە تابوتەکەەوە بیخە سندوق و بێشکەکە و فڕێدە ئاوینی لەوە تۆ حەق نەبێ ئەمە ئیشی خۆت کرد لە بواری دەرونیشدا دوو داوامان لێت هەیە دوو شت بکە مەترسە زۆر کەسەیە ئیش دەکاتە ترسێ تۆ مەترسە ئەوەی کەوا پێت سپێراوە بیکە خەفەتیش مەخۆ خۆت بە خەفەتەوە مەکوژە نەبترسە نەخەفەت بخۆ دوو ئیشی جەستەیی دوو ئیشی دەرونی بکە ئێمەش دوو ئیشت بۆ دەکەین خوا فەرمووی ئینا ڕادوه ئیلەیکی دڵنیا بە موسای کۆرپە دەخەینەوە باوەشتەوە وجاعلوه من المرسلين ئەم مناڵێکی ئێستا وا لە ترسی فرعەون دەیکەیتە ڕووبارینی لەو بە ئاویا دەی ڕۆژێک دەیکەین بە یەکێک لە پێغەمبەرە بەرزەکانی خۆمان و نوێنەری وحی خوای پەروەردگار لەسەر زەویدا سبحان الله ئەو دوو مژدەی پێدەدرێ کاتی لەدایکبوونی مناڵ نزیک بووەوە فعلەن لەدایک بوو دایکی موسا بە فەرمانی خوا کە خستوویە دڵیەوە تێرشیری کرد جەندرمەکان نزیک بوونەوە لە ماڵی دایکی موسادا خێرا بە فەرمانی خوای پەروەردگار خستێ تابوتەکەەوە کە پێشتر ئامادەی کردبوو فڕێدا ئاوینی لەوە خۆخوا بۆی ئاسان بوو ئەم مناڵە بێنێ بەم تابوتەوە بە شەپۆلەکانی دەریادا ئەمر بکە بیباتە ماڵی کەسێکی بە ویژدانی بەڕێزی بێ منداڵەوە کە پارێزگاری لێ بکە یان کەسێک لە دەسەڵاتدارانی نزیکی فیرعەون کە خواخوای بە مناڵێکی هەبێ وەجاخشوێر بێ و مناڵی نەبێ ئەم مناڵە هەڵگرێتەوە خۆی بیشارێتەوە بە خێویکە بیکا بە مناڵی خۆی ئەگە بەنو ئیسرائیلی نەبێ ناکوژرێ بەڵێ خوا ئەمانە ناکە خوا لە قورئانە دەفەرمێ یودەبر الئەمڕ من السەماء إلى الأرض کاروباری ئەم سەرزەویە لە ئاسمانەوە نەخشەی بۆ دەچێشرێ بۆیە مرۆڤ چونکە لە سەر زەویدا دەژی ئێمە یەک دیوی ڕووداوەکان دەبینین جاری وایە ئەگە زۆر ئیماندارێکی بەهێز نەبی خەریکە ڕەخنە دەگری خوا بۆوە
بەڵام خوا لە ئاسمانەوە هەموو سەرزەوی و کەون و کائینات دەبینێ و نەخشەکان هەمووی لە ئەوەڵ و ئاخرەوە لەبەر چاوی ئەو یەکسانن. بۆیە قورئان دەفەرمێ ڕووبارەکە بردی بۆ کوێ؟ بۆ ماڵی فیرعەون. یەأخوذه عەدوو لی وعەدوو له، دژمنی من و دژمنی موسا. جا سەیری قورئان کەن بەڕێزان، بەرەو مانگی قورئانی پیرۆز دەڕۆین، زۆر بەوردی لێی نزیک ببنەوە، زۆر بەوردی بیخوێننەوە، پەلە مەکەن لە خوێندنەوەی. قورئان دەفەرمێ دژمنەکەی من و دژمنەکەی موسا منداڵە مەلۆتکەکە کە موسا پێغەمبەرە سەلامی خوا لەسەر بێ هەڵیان گرتەوە. یعنی دەکرا کافرێک بێ، دەکرا دژمنی خوا بێ، بەڵام ئیشی بە مناڵ نەبێ، بەزەی بە مناڵ دەکا بێتەوە بە خێوی کا بۆ خۆی بیدا بە کەسێک. دەکرێت دژمنی موسا بێ و دژمنی خوانە بێ، بنەماڵەکەی عەشیرەتەکەی دژمنایەتی لەگەڵی هەبێ. بەڵام نا، ئەم کەسەی موسا چۆ بەردەستی ئەم مەلۆتکەیە، هەم دژمنی خوایە کە فیرعەونە، هەم دژمنی موسایە. ئەم هەموو کوشت و کوشتارە لەبەر لەناوبردنی ئەم مناڵە دەکرێت. سبحان الله، کاری خوا چەند سەیرە. نەخشەی خوا دانراوە، خوا کاروبارەکە خۆی وردە وردە ڕێک دەخا، بردیە بەردەستیان. لێرەدا خوای پەروەردگار بە سێ شێوە دیفاع لە موسا دەکا. ئەم بەڵێنەکەی خۆی جێبەجێ دەکا. دایکی موسا کە خوشکەکەی ناردووە چاودێری بکە و خەبەر دێتە وڵات دایەگیان چۆ کۆشکی فیرعەونەوە ئێستاوا هەڵیان گرتەوە. دایک ئەگە خوای گەورە سەبر و ئارامی نەخستایە دڵیەوە خۆی ڕانەدەگرت، لە تاوانە دەڕۆیشت دەیگوت بە قوربانتان مناڵی منە خوا مەیکوژن. بەڵام خوای گەورە ئارامی پێبەخشی، بەڵێنەکانی خوای بیر هاتەوە. ئارام بگرە، ئارام بگرە و تەسلیم بە ئەمری پەروەردگارت بە. لەو کاتەدا خوا دەفەرمێ وەئەلقەیت عەلەیکە مەحەبەتە منی، خۆشەویستی خۆم ڕژان بەسەر ئەو مەلۆتکەیەدا. سبحان الله، ئەو هەموو مناڵە جوانە کوژراوە، کەس بەزەی پێیاندا نەهاتۆتەوە. ئەوەی کە موسایەک نازانن ئەمە کوڕی چێیە، ئەمە دایکی چێیە، ئەمە بەنو ئیسرائیلیە، ئەمە قیبتیە، ئەمە چییە، کەس نازانێ. خوا خۆشەویستی خۆی ڕژان بەسەر ئەو مناڵەیە. سبحان الله، هەرچی دەیبینی خۆشی دەویست. بۆیە فیرعەون ترسێک گرتی، وتی ئەم مناڵە باشە بۆ خراوەتە ئەم سندوقەوە، ئەبێ چێ فڕێیدا بێ؟ ئەمە ئەو مناڵە نەبێ کە خەبەرم دراوەتێ لە دوای ئەمە لەسەر دەستی ئەو لە ناو دەچم و هەموو ئاساری کۆشک و دەسەڵاتم وێران دەبێ. وتی بیکوژم. لێرەدا خوای پەروەردگار خۆشەویستی خستە دڵی ئاسیایەوە. ئاسیا خاتوونی خێزانی فیرعەون وتی نانا نەکەن، مەیکوژن، قڕەت عەینین لی وەلەکە لا تەقتولوه. ئەو مناڵە هەر سەیری دەکەی ڕۆشنایی چاوی من و سۆمای دیدەی چاوی من و تۆیە. ئەی پاشا، ئەی دەسەڵاتدار، لا تەقتولوه، مەیکوژن، مناڵە بێ زمانە، بێ تاوانە. خۆی مە نازانین ئەو مناڵە بەنو ئیسرائیلیە قیبتیە کوێیە، خۆ کەسێکی نییە. عەسا ئەن یەنفەعەنا، پاشا دەسەڵاتدار، جەناب مەیکوژە. ئەگەر گەورە بوو دەیکەین بە خزمەتکاری کۆشک، دەیکەین بە خزمەتکاری خۆمان. ئەو نەتەخیذەه وەلەدا، ئێمە مناڵمان نییە. ئەگەر ئەولادێکی ساڵح و نەجیب زادە و ڕێک و پێک و عاقڵ و ژیر بوو، هەردەیکەین بە کوڕی خۆمان، دەیکەین بە جێنشینی جەنابەت، دەیکەین بە کوڕی ماڵ. خۆ ئێمە مناڵمان نییە. سبحان الله، خوای گەورە محەبەتی خۆی بەسەر ڕژان. هەرچی دەیبینی ئەو مناڵی خۆش دەویست. هەموو دەمیان بەسرا، پیلانی کوشتنی نەما. ئەی خوا چۆن بیخاتەوە باوەشی دایکیەوە؟ خوا دەفەرمێ وحەڕەمنا عەلەیه المەڕاضع من قبل. وتیان خۆ ئەم مناڵە برسێتی، وا دەگریا بۆ شیر. چی ئافرەتێک مناڵی هەبوو بێ و شیر دەربوو بێهێنایان. خوای گەورە دەفەرمێ هەموویم لەسەر حرام کرد. موسا دەمی بە مەمکی یەک ئافرەتەوە نەدەنا، ملی لار دەکردەوە ئەو مناڵە ساوایە و شیری هیچ کەسێکی نەخوارد. خوشکەکەی چاودێری کرد، وتی بۆ من ئافرەتێکتان پێ نەڵێم، ئافرەتێکی پاک و خاوێن و بۆن خۆش و بەڕێز و زۆر دڵسۆز بۆ مناڵ و بۆ نەیهێنم، بەڵکو ئەو مەمکی ئەو ئافرەتە بگرێ. وتیان مەمنونین، بڕۆ بیهێنە. کە هێنان دایکی موسا چاوی بە کۆرپەکەی کەوت خێرا لە ئامێزی گرتەوە، هەر مەمکی خستە دەمیەوە و موسا دەستی کرد بە مەمک خواردن. لەو کاتەدا وتیان زۆر مەمنونین، چەندی پارەت دەوێ، موچەی تایبەتت بۆ دەبڕینەوە، خواردن و خۆراکت بۆ دەنێرین بۆ ماڵەوە، ڕۆژانە وەرە شیر بدە بەم منداڵە. سبحان الله، یودەبر الئەمڕ، خوا خۆی کارەکان ڕێک دەخا. ئەو مناڵەی کە دایکی بە ئاویادا بۆ ئەوەی نەکوژرێ، ئێستا هەر خۆی خستیەوە باوەشی دایکیەوە، بەڵێنی پێدا بوو، وعدی خوا حەق و ڕاستە، دڵنیابە. ئەمجا موچەشی بۆ بڕدرایەوە، مەمنونیشی بوون، چاودێر و پاسەوانیشی درایە، لە باوەشی خۆیان مناڵی گەورە کرد. موسا لە ناو کۆشکا گەورە بووە، بەناز گەورە بووە، بەڵام هەموو زانستەکان فێر بووە، ئەسب سواری فێر بووە، تیرەندازی فێر بووە، زمانزانی، خوێندەواری، نووسین. بەڵام مناڵێک کە بێتە پێغەمبەر، گەنجێک بێتە پێغەمبەر، نابێ هەر ناسپەروەر بووبێ. ئیشی تری ماوە، ئەبێ زبریەکانی ژیانیشی چەشت بێ.
بەڵام لە کۆشکی فیرعەونە ئەوە نابێ بۆیە خوا دەفەرمێ وەلیتصنع على عینی سوڕەتی تاها ئاەتی 39 ئەی موسا ئێمە لە چاودێر چاودێری خۆماندا تۆ گەورە دەکەین خوای گەورە قەدەرێک دەنوێنێ و بەڵێ سوبحان الله ئەم منداڵە تووشی ئەم گەنجە بۆتە گەنجێکی تێگەیشت و کەسێک بە بۆ کسێک لێی دەدا زلێکی لێدا و دەمرێ دەچێتە مەدیەن دەربەدەر دەبێ ئاوارە دەبێت 10 ساڵ تووشی شوانی دەبێ با بزانێ شوانی زۆر دەرسی فێر دەکات لە پێغەمبەرایەتیدا پێویستی پێیەتی ئەمجا بە پێغەمبەرایەتی دەگەڕێتەوە ئەمجا کۆشک و تەلاری دیکتاتۆریە لەسەر دەستی ئەوە هەڵدەتەچێ چاو لێ بەڕێزان يدبر الأمر من السماء لە ئاسمانەوە خوا هەموو نەخشەکەی داناوە خۆی دەزانێت چۆن جێبەجێ دەکا ئێمەی مسلمان وەرە سەیری لاشەی خۆت کە وەرە بە زانستی لاشەی خۆت ئاگال لێتی نەبەخوا نازانی بەخوا زۆر کەسێ هەرچی زانیاری بێ لەسەر لاشەی خۆی نیەتی چەندین ملیۆن خەڵک هەبووە لەم سەر زەویەدا حتا مردۆ نەیزانی موعیدە لە لای ڕاستیان لای چەپە جگەر کەوتۆتە کوێ و زرا کەوتۆتە کوێ و چ ئیشێکی هەیە هەر زانیاریشی لەسەر نییە هەر بیر و باوەڕێکت هەبێ يدبر الأمر خۆی کارەکان ڕێک دەخا ئەگەر لێ من سێ نمونەی جەستەتان دەدەمێنە بە هەزاران هەیە لەوزەتێن لە مناڵە بەردەوام مناڵ تووشی لەوزەتێن دەبێت تا تەمەنت بەرەو سەر و بڕوا لەوزەتێن زوو کەمتر دەگری بووە چونکە مناڵ قوڕگی بەردەوام معڕەزە تووشی میکرۆبی و ڤایرۆسات و بەکتریای زیانبەخش و ئەوانە بێ ئەو لەوزەتێنانە کە دا ئاوسێن واتە ئەوە بەرگری کردووە نایڵە بچێتە گەدەیەوە ناچێت ناڵە بچۆتە بۆری هەناسەیەوە ئالێرەدا لەوزەتێنەکانی مناڵ بە زۆری دایک و باوە گازاریان هەیە باش وایە خۆڕاگرن زوو عەمەلیاتی نەکەن بەڵام گەورە کەمتری هەیە چونکە بەرگری بەهێزترە و کەمتر تووشی بەکتریا زیانبەخشەکان دەبێ و بەرگری لاشەی بەهێزتر بووە دووەمیان جگەر پارچەیەکی لێ ببڕدرێ بەهۆی نەخۆشیەکەوە یان زەرعی جگەر بۆ کەسێککە بکڕەیەک پارچەی لێ بکەنەوە سبحان الله ئەم جگەرە گەورە دەبێتەوە کە گەیشتەوە حەدی ئاسایی خۆی لەوەستان لە گەورەبوون دەوەستێ خۆ ئەگەر ئەم جگەرە کە چێندراوەتەوە یان پارچەی لێبووەتەوە بەردەوام زیادی بکردایە و نەوەستایە لە ورژی ئینسانەکە جێ نەدەبوو هەموو مانگە جارێکی عەمەلیات بکەنە ورگی بقەڵەشنەوە بەڵام سەیری ئیرادەی خۆی پەروەردگار کە جگەر ڕوحی جگەر علمی پێەیە لە کۆلێجێک خوێندوێتی چاودێرێک بەسەریەوێتی خۆت ئاگال لێنە لە سنوورێکا دەیوەستێنێ چاوت بیلبیلەی چاو گلێنەی چاو کە چوویتە شوێنێکەوە زۆر ڕووناکێکی بەهێز بوو یەکسە بیلبیلەکە بچووک دەبێتەوە با چاوت ئازاری پێنەکە خۆشەویستم دەزانی کاتێک کە چوویتە شوێنێکی تاریکی شەوە ئەها لە پڕێکە کارەبا دەبڕێ یەکەم جار هیچ نابینی دوای وردەور دەبەر چاوت ڕووناک دەبێت ئەوەیە بەبێ ئەوەی خۆت ئاگال لێبێ هیچ ئیرادەیەکت بەسەریا هەبێ بۆی بەرچاوت ڕۆشن بێ و نەکەوی تا شتێک ڕووناکێک دەدۆزیتەوە بیلبیلەکانی چاو گلێنەی چاو وردەور دەبە خۆی گەورە دەبێ بەبێ ئاگاداری تۆ ئەمە چێ کردی يدبر الأمر خوا ئەم کاروبارە هەمووی ڕێک دەخا يدبر الأمر هەر بۆ مسلمان نییە خوای پەروەردگار هەرچی لە کەون و کائیناتایە خۆی کاروبار و نەخشەکانی ڕێک دەخات تەنانەت ئەگەر نامسڵمانێکیش بێ ئەوەی خوا بیەوێ هەر دەبێ بەسەراتێکتان عرض دەکەم کە کاتی خۆی هیلاری کلینتۆن لە کتێبی خیارات و سەعبەدا کە کتێبی خۆیەتی نووسیوەتی هیلاری کلینتۆن دەڵێت لە سەرەتای مانگەکانی جەنگی جیهانی دووەمدا سەربازێک لە بەرەکانی جەنگەوە لە رووسیا ئیجازەی وەرگرت و بە مۆڵەت هاتەوە بۆ ماڵەوە کە گەیشتە نزیک ماڵی خۆیان بینی شاحینەیەک سارێکی بار هەڵگر پڕپڕە لە جەنازەی کوژراوان کە فڕۆکە هاتووە لێی داون و کوشتونی بەڵە سەیری کرد یەکێک لە جەنازەکان کە هەموو قاسەریان لەولاوە بوو قاچیان دیار بوو جووتێ پێڵاوی لەبەردا پێدا بوو کە ئەو جووتە پێڵاوتی وەڵای ئەوە لە پێڵاوی خێزانەکەم دەچێت کە مانگی پێشوو هاتبوومەوە بۆم کڕی بوو ڕای کرد بۆ ماڵی خۆیان سەیری کرد خانۆکەیان قەسف کراوە و بەڵێ خێزانەکەی واقعان بەرکەوتەوە هاتون جەنازەکانیان کۆ کردێتەوە بە سارەی گەورە هەموو جەنازەکان دەبن لە گۆڕی بە کۆمەڵا بیان نێژن کابرای سەرباز کە ئەم ژنەی تازە هێناوە و چەند ئەوە نزیکی 1-2 ساڵێکە بەیەکەون لە خۆشەویستی ئافرەتەکە پەلامار دەدا و دڵە بەخوا ناهێڵم خێزانەکەم لە گۆڕی بە کۆمەڵدا بنێژن خۆم بە تەنها دەینێژم با گۆڕەکەی دیار بێ پەلامار یەدا و جەنازە دێنێتە خوار و دەیخاتە سەر شان و باوەشی بۆ خست بیبا بینێژێ سەیرەکە بە حاڵ هەناسەیەکی ماوە هەز دەکات دەمارێک لە لەشیا دەجوڵێتەوە و هێشتا نەمردووە بە پەلە دەیگەێنێتە نەخۆشخانە ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە دەمێنێتەوە ئافرەت وردەوردە چاک دەبێتەوە عیبی نامێنێ دواتر حامیلە دەبێت بە مناڵێک دووجیان دەبێت بە مناڵێک مناڵەکەش بە سەلامەتی لە دایک دەبێت ئەزانن ئەو مناڵە بوو بەچێ ئەو مناڵە ئەم ڤلادیمیر پۆتینەیە کە ئێستا حالیان سەرۆکی رووسیا لە ژیاندایە سبحان الله يدبر الأمر ئەو کابرا لەو دەقەیەدا باوکی پۆتین هاتەوە بۆ ماڵەوە نەچوە ماڵەوە تا سەیری سیارەکەی کرد ئەو پێڵاوانە ڕێنمایی کرد و نیشانیدا دڵنیا بوو جەنازە وەرگرێتەوە
بەڵام مرۆڤێک بە حاڵ هەناسەی ماوە سەرۆکی یەکێک لە وڵاتە زلهێزەکانی دنیا بەو شێوەیە لەدایک بووە. خوای پەروەردگارە ڕەبی عالەمینە یودەبر الئەمرە چی بوێ هەمووی ئەوە دەکا. بۆیە خۆشەویستان وهو يتولى الصالحين لسورة أعراف آيات 196 هذا فرمي خوا خوي كاروباري صالحان بريوة دبا ئەمە بۆ کافرێک ئەمەی کردووە دەیدەگە تۆ ساڵح بی هەر ڕاستە و خۆی کاروبارەکانت بۆ سەرپەرشتی دەکا ئەوەی لەسەر شانتە بیکە هادایکی موسا 2 ئەرکی جەستەیی هەبوو منداڵەکە شیر بدەوە گەترسای بە ئاوی دادە ئیشی تۆیە لە ڕووی دەروونەوە خۆشەویستم مەشڵەژێ ئێستا ئێمە زۆربەی کاروبارەکان ڕەوا جوان دەیکەین کەچی دەترسین ترس لێت تێک دەدا مەترسە مەحزون مەبە خەفەتمار مەبە دڵگەش بە خوش بەڵێنی خۆی جێبەجێ دەکا هەموو بەیانیان لە قونوتە ئێمەی شافعی مەسەب دوعاکە دەخوێنین اللهم اهدنا فيمن هديت داوای هیدایەت بکە داوای لەش ساغی بکە وتولنا فيمن توليت بڵێ خوای پەروەردگار خوای خۆت کاروبارەکانم بۆ ڕێکخە دوعا بکە بڵێ وتولى ئەمڕنا خوای کاروباری منیش و مسلمانانیش خوای جان خۆت سەرپەرشتی بکە خۆت ڕێکی خە ئێمەش هەمومان داوا لێ دەکەین یا رب العالمین یا ربی خوای پەروەردگار هیدایەتمان بدەی لەگەڵ ئەو کەسانەی هیدایەتت داون خوای لەش ساغ و تەندروستمان کەی خوای خۆت کاروبارەکانمان بۆ جێبەجێکەی هیدایەتمان بدەی ئەوەی کەوا لەسەر شانمانە کەم تەرخەم نەبین دڵ و دەرۆنێکی بەهێزمان بدەیە بمان پارێزی لە ترس و لە قەلەقی و لە خەم و خەفەت یا ربی خوای هەموو لایەکمان لە نەخۆشی و ناخۆشی پارێزی کوردستانمان پارێزی ئەوەی نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی هەر ئاواتێکی هەیە هەر نەخشەیەکی هەیە کە سوودی خۆی و کۆمەڵگای تێدایە و زەرەدی بۆ کەس تێدانێ و دوا ڕۆژی خێر دەبێ یا ربی خوای خۆت کاروبارەکەی بۆ ڕێکخەی خوای ڕەحمی پێ بکەی و ئاواتی بێنێجێ وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.